بینەوەکان باس ئەوە ئەکەن کە بۆ نمونە تەنها گازی دووەم ئۆکسیدی کاربۆن ساڵانە زیاتر لە 55 گێگاتەن لە زەویەوە ئەچێتە بەرگی هەوایەوە. چالاکی پیشەسازی زۆربوونی کارگە و کارگە پیشەسازیەکان کە ئەمانش لە پرۆسەی بەرهەمهێناندا ئەو گازانەی کە گازی پیسکردن یان گازی گەرمکەرەوەن دەرهاویشتا دەکەنە نێو هەوای زەویەوە. گۆڕانکاریەکانی کەشوهەوا یەکێکە لەو کێشە و گرفتانە کە جیهانی بەخۆیەوە مەشغوڵ کردووە و سەرەتای هەستکردن بەم بابەتە گەڕێتەوە بۆ دوای شۆڕشی پیشەسازی بە تایبەتی لە سەدەی ڕابردوو لە هەفتاکانەوە هەست بەوە کرا کە گۆڕانکاریەک لە ڕووی جیهان هەر هەمووی هەیە، چی لە ڕووی پلەی گەرمیەوە چی لە ڕووی دابارینەوە، بەڵام ئەم بابەتە نەچووە بواری پراکتیکیەوە هیچ توێژینەوەیکی زانستی لەسەری نەکرا تا ساڵی 1990. لە دوای ساڵی 1990 زیاتر بابەتەکە باسکرا و گرنگی بەم بابەتە درا، بەڵام بە هەمان شێوە نەچووە ئەو بابەتەوە کە هیچ توێژینەوەیکی زانستی لەسەری ئەنجام بدرێ تا ساڵی 2006. لە ساڵی 2006 زانایانی ئەم بوارە ئەوانەی کە ئەدعاکەن کە جیهان ڕوبەڕووی کێشە و گرفتێکی زۆر گەورە بووەتەوە لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا، بۆیە داتای ڕووی زەویان هەر هەمووی کۆ کردەوە، داتای بە تایبەتی ڕێژەی دابارین و هەروەها پلەکانی گەرمی هەر هەموو داتاکانی جیهانیان کۆ کردەوە و بۆیان دەرکەوت کە پلەی گەرمی لە جیهانە لە ماوەی 100 ساڵی ڕابردووە ساڵی 1906 تا ساڵی 2006 بە ڕێژەی 0.92 زائد ناقص 0.18 پلەی گەرمی بەرز بووەتەوە، واتە هەندێک لە ناوچەکانی جیهان بۆ نمونە زیاتر لە نیو پلەی گەرمی پلەکانی گەرمی بە بەراورد لەگەڵ پێش و شۆڕشی پیشەسازیە بەرز بووەتەوە و هەندێک لە ناوچە بۆ نمونە لە جیهانە زیاتر لە 1.2 پلەی گەرمی بەرز بووەتەوە. بۆیە لەیرەوە کێشە و گرفتەکان دەستی پێی کرد، لەیرەوە گرنگیدان بۆ کێشە و گرفتانە دەست پێی کرد بۆ ئەوەی هەوڵی جددی بدرێت ئایا ئەم گۆڕانکاریە کە ڕوویداوە لە زەویە چۆن بتوانین چارەسەری بکەین، چۆن بتوانین خۆمان لەگەڵیا بگونجێنین. گۆڕانکاری کەشوهەوایان ئەوەی کە لە زاراوە گشتێکە پێوترێت کلایمەت چێنج، کێشەیان ئاریشەیەکی کۆنە، هەڵبەتە ئەمە بنەمایەکی مێژووی هەیە، ئێمە ناتوانین بڵێن بنەمای مێژووی نییە. ئەگەر بگەڕێینەوە بۆ سەرچاوە جیۆلۆجیەکان و مێژووی جیۆلۆجیای زەوی، گۆڕانکاریەکانی کەشوهەوا هەر هەبوون بە گوێرەی چاخە جیاوازەکان. بەڵام ئەوەی کە لە ئێستاە زیاتر گۆڕانکاریەکانی کەش و هەوای زیاتر کردووە بە دیاریکراوی لە دوای سەدەی 19ەوە بەڕاستی و بە دیاریکراویش لە دوای ساڵی 1970ەوە لێکۆڵینەوەکان و راپۆرتەکان و ئەندازەگیریەکان بۆ گۆڕانکاریەکانی کەش و ئاو هەوا لە جیهانە سەریان هەڵدا و گرنگیان پێدرا. ئەلبەت گۆڕانکاریەکانی کەش و ئاو هەوا خۆیان ئەبیننەوە لە بەرزبوونەوەی پلەکانی گەرمای هەسارەی زەوی و ئۆقیانوسەکانیش، هەردوو هەسارەی زەوی بە وشکانیەوە بە ئۆقیانوسەکانیشەوە لە کۆتایەکانی سەدەی 19ەوە دەستیان بە بەرزبوونەوەیەکی مەترسیدار کرد بە ڕادەیە کە ئەوەی کە تێبینی کرا و تۆمار و راپۆرتە جیهانیەکان دەستیشانیان کرد پلەکانی گەرما بۆ ئاستی 1.5 هەتا 2 پلەی سیلیزی دەستیان بە بەرزبوونەوە کردووە. بەڵێ کەش یان کەشوهەوا ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئێمە لە ماوەی 24 کاتژمێرە باسی بارودۆخی بەرگی هەوایی بکەین. لە چی بارودۆخێکدایە؟ ئایا پلەکانی گەرمی لە ماوەی 24 کاتژمێرە چەندێکە، ڕێژەی بە هەڵمبوون چەندێکە، ڕێژەی دابارین بۆ نمونە لەو ماوەیە چەندێکە. بەڵام ئێمە ئەگەر باسی کەشو یان ئاوهەوا بکەین ئەم پێناسەیە زۆر جیاوازە، چونکە ئەگەڕێتەوە بۆ ماوەی وەرزێک یان ساڵێک ئەتوانین بەم شێوەیە ئەو بارودۆخە دیاری بکەین لە ماوەی ساڵێکە یان زیاتر بۆی بزانین لە ماوەی ساڵەکە بارودۆخەکە بە چی ڕادەیەک گەیشتووە.
ئێمە لە ڕووی زانستیەوە دوو زاراوەمان هەیە کە پێویستە بەڕاستی لە یەکتریان جودا بکەینەوە هەڵبەت تێکەڵبوونێک لە لای خەڵک لە لای هاونیشتیمانیان بۆ هەردوو زاراوەی کەش و ئاوهەوا هەیە. هەڵبەت ئەگەر پێناسەیەکی کورد بۆ کەش بکەین کەش بارودۆخی ڕەگەزەکانی ئاوهەوایە لە ماوەیەکی کورتخایەنە ئەکرێ لە چەند کاتژمێرێکەوە بۆ 24 کاتژمێر و 1-2 هەفتەی پاشتر بە کەش ناوزەند بکرێ بەڵام ئاوهەوا بارودۆخی ڕەگەزەکانی ئاوهەوایە بۆ ماوەیەکی درێژخایەن کە 30 ساڵی ئایندا یان 30 ساڵ ئەگرێتە خۆواتە بارودۆخی ڕەگەزەکانی کەش و ئاوهەوا بۆ ماوەی 30 ساڵ دەستنیشان کرێ لەم کاتەیە ئێمە ئەتوانین بڵێن کەش بارودۆخی ڕەگەزەکانە بۆ ماوەیەکی کورتخایەن و ئاوهەواش بارودۆخی ڕەگەزەکانی ئاوهەوایە بۆ ماوەیەکی درێژخایەن. بەڵێ گەرمبوونی زەوی بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرماوە مەبەست لەیرە بۆ نمونە لە چەند ساڵی ڕابردووەوە هەستەکرا کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا تەنها کاریگەری لەسەر پلەکانی گەرمی هەیە بەڵام دواتر پێچەوانە دەرچوو ڕەنگە کاریگەری زۆری لەسەر پلەکانی گەرمی هەبێ بەڵام لەگەڵ ئەوەیشا کاریگەری لەسەر هەموو ڕەگەزەکانی کەشوهەوا هەیە بۆیە ئەو کاتێک کە ئەم توێژینەوانە ئەنجام درا بۆیان دەرکەوت کە پلەکانی گەرمی زیاتر بەرز بووەتەوە دوو میکانزم لەیرە خراوە ڕوو بۆ ئەوەی دیاری بکەن کە ئایا پلەکانی گەرمی لە جیهانە چۆن بەرزە بێتەوە چۆن گۆڕانکاریەکانی کەشوهەوا دروستە بن لە ئەنجامی بەکارهێنانی سامانە سروشتیەکان بە شێوەیەکی خراپ لە ئەنجامی ئەوەی کە ڕێژەی کارگەکان لە جیهانە زیاتر بووەتەوە ڕێژەی ئۆتۆمبیلەکان و هەروەها ڕێژەی دەرهێنانی سامانە سروشتەکان بە شێوەیەکی زۆر خراپ ئەمە بووەتە هۆی ئەوەی دەردانی گازە گەرمکەرەوەکان بە شێوەیەکی زۆر بە تایبەتی گازە کاربۆنیەکان وەکو گازی دووەم ئۆکسیدی کاربۆن و یەکەم ئۆکسیدی کاربۆن وارەوەها گازی میسان لەگەڵ کۆمەڵی گاز کە کاربۆنی تایە ئەمانە ڕێژەیان لە جیهانە زۆر بووەتەوە و توێژینەوەکان باس ئەوە ئەکەن کە بۆ نمونە تەنها گازی دووەم ئۆکسیدی کاربۆن ساڵانە زیاتر لە 55 گێگاتەن لە زەویەوە ئەچێتە بەرگی هەوایەوە کە ئەمە کێشە و گرفتێکی زۆری بۆ جیهان دروست کردووە لە ئەنجامی ئەمەیە ئەم گازە گەرمکەرەوانە هەر هەمووی ئەچنە بەرگی هەوایەوە تا ڕادەی بۆ نمونە 18 کیلۆمتر بەرز ئەبنەوە لەسەر گۆی زەوی کۆ ئەبنەوە چینێکی تازەیان دروست کردووە کە پێی ئەڵێن چینی گازە گەرمکەرەوەکان ئەم چینە بەداخەوە لەبەر ئەوەی ڕۆژ لە دوای ڕۆژ زیاترە بێتەوە بۆیە ناهاوسەنگیەکی دروست کردووە لە نێوان تیشکی خۆرکەدا بەزێتە سەرزەوی لەگەڵ ئەو تیشکەی کە لەسەر زەویەوە ئەگەڕێتەوە پێچەوانە ئەبێتەوە لە ڕووی زانستیەوە ئەبێ ئەم دوو تیشکە تا ڕادەیەک هاوسەنگ بوون ناڵێن 100% وەکو یەک بووە بەڵام ئەبێ هاوسەنگ بوون بۆ نمونە ئەو تیشکەی لە خۆرەوە دابەزێ لەبەرەوەی هیچ وزەیەکی تیانە ڕاستەوخۆ ئەو چینە ئەبڕێ چینی گازە گەرمکەرەوەکان هیچ کێشەی نییە بەڵام لە زەویە لەبەر ئەوەی وزە وەرەگرێ ئەبێ ئەو تیشکە بگەڕێتەوە پێچەوانە بێتەوە بەڵام چی ڕێگری لەکە ئەو چینە گازە گەرمکەرەوەکان ڕێگری لەکە بۆیە ناتوانێت وەکو پێویست ئەو چینە بڕێت تەنها ڕێژەیەکی کەمی تی ئەپەڕێ ڕێژە زۆرەکەی ئەمێنێتەوە بۆیە ئەو ناوچەی کە ئەکەوێتە نێوان چینی گازە گەرمکەرەوەکان لەگەڵ گۆی زەویە ئەلەوێ پلەی گەرمی بەرزە بێتەوە دابارین ئاماژەیە بۆ ئەوەی کە ڕێژەی هەڵم لە بەرگی هەوایە چۆندا ئابەزێتە سەر زەوی چونکە خۆتان نەزانن بەرگی هەوایی لە کۆمەڵێک گازی جۆرا و جۆر پێک هاتووە بە یەکێک لەو گازانە بۆ نمونە هەڵمی ئاوە H2O بە شێوەیەکی هەڵم ئەم H2O چڕ ئەبێتەوە و بە شێوەی جیاواز ئەکەوێتە سەرزەوی چیش بە شێوەی باران بێ یان بە شێوەی بەفر بێ ئەکەوێتە سەرزەوی مەبەستمان لەوە دابارینە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری لەسەر دابارینش دروست کردووە بەچی شێوەیەک بەو شێوەیە کە دابارین ئیساکە زۆر تێک چووە بۆ نمونە لە هەندێک ناوچەی جیهانە بەداخەوە پێشتر زیاتر لە 1000 تا 1500 ملیم باران ئەباری بەڵام لە چەند ساڵی ڕابردووە ڕوبەڕی وشکە ساڵی بووبەتەوە لە کاتێکە ئەو ناوچانە بە هیچ شێوەیەک لە جیهانە ڕوبەڕووی دیاردەی وشکە ساڵی نەبوونەتەوە هەندێک ناوچەمانی شەیە بۆ نمونە لە تەمەنی مێژوویە بۆ نمونە تەنها 250 تا 300 ملیم باران تایە ئەباری ڕەنگە کەمتریش بەڵام ئیساکە وای لێ هاتووە لە ماوەی ساڵێکا بۆ نمونە زیاتر لە 700 ملیم ئەبارێت دیارە هەستکردن بە گۆڕانکاریەکانی کەش و ئاوهەوا
لە لای کەسێک بۆ کەسێکی دیکە ئەگۆڕێ کەسێکی ئەکادیمی زانستی خوێندنەوەیەکی دیکەی دەبێت بۆ گۆڕانکاری و هەستکردن بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا و کەسێکی ئەوامیان ئەوەی خوێندنەوەیەکی زانستی نەبوو بێت خوێندنەوەیەکی تری ئەبێ بە شێوازێکی گشتی کۆمەڵێک فاکتەر کە لە ناوچەیەکە سەر هەڵ ئەدەن ئەکرێ بە زمانە گشتیەکە یان ئەوەی کە تێگەیشتنە گشتێکە بۆ گۆڕانی کەش و ئاو هەوا هەیە لە ناوچەیەکە لە بارودۆخێکی دیاریکراوە بە نمونە لە ماوەی ڕابردووە بۆ نمونە ڕێژەی باران لەو ناوچەیە چۆن بووە پلەکانی گەرما چۆن بوون یان لە ڕووی بەروبوومی کشت و کاڵیەوە بەڕاستی لە ڕووی کۆمەڵێک زیانی دیکەوە لەوانە سەر هەڵدانی لافاوە وشکە ساڵی ئەکرێ خەڵکێکی ئەوامیان خەڵکە گشتیەکە کاتێکم گرفتانە لە ناوچەکەیانە سەر هەڵ ئەدا درک بەوە بکەن یان هەست بەوە بکەن کە گۆڕانکاریەک لە کەشوهەوای ناوچەکەیانە دروست بووە. هۆکارەکانی ڕوودانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە جیهانە هۆکاری زۆرە و ئەتوانین پۆلینی بکەینە دوو بەشی سەرەکیەوە کە ئەوانیش هۆکاری مرۆیمان هەیە لەگەڵ هۆکاری سروشتی. بەنسبەت هۆکاری مرۆیە ئەگەڕێتەوە بۆ چەند خاڵێک. یەکەم خاڵی ئەوەتانە زیادبوونی ڕێژەی کارگەکان لە هەموو جیهانە. خۆتان نەزانن وڵاتە پیشەسازیەکان گرنگیەکی زۆر گەورەیان داوە بە بابەتی پیشەسازی و تەنانەت پشتی ئابووریان بەو کارگانە بەستووە بۆیە ئیشی سەرەکیان ئەوەتانە پشتبەستن بەم کارگانە ئابووری وڵاتی خۆیان زیاتر پێشکەون و ئەمیشە کاریگەری زۆر خراپی لەسەر کەشوهەوای هەموو جیهان دروست کردووە بەو هۆی ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە گازە گەرمکەرەوەکان وەکو گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن دووەم ئۆکسیدی کاربۆن گازی میسان گازە گۆگردیەکان و هەروەها گازە نایترۆجینەکان ئەمانە هەر هەمووی ئەچنە بەرگی هەوایەوە ئەبنە هۆی ئەوەی کە کۆی سیستمی ژینگە لە جیهانە تێک بدەن. دیارە هۆکارەکانی یان فاکتەرەکانی پشتی سەرهەڵدانی گۆڕانکاریەکانی ئاوهەوا دوو فاکتەریان دوو هۆکاری سەرەکین. فاکتەرە سروشتیەکان بە درێژایی مێژووی زەوی و هەساری زەوی هەر هەبوون لەوانە بە نمونە چالاکیەکانی خۆر تەقینەوە گەورە گڕکانیەکان ئەمانە هەمیشە کاریگەریان لە گۆڕانی ئاوهەوای زەویە هەبوو جێپەنجەی دیاریان هەبوو حاڵەتێکی سروشتیە و مرۆڤ ناتوانێت دەستی بەسەرا بگرێت بەڵام ئەوەی کە زۆرترین کاریگەری لەسەر سەرهەڵدانی ئاریشە و گرفتی گۆڕانکاریەکانی ئاوهەوا لە ئەمڕۆدا هەیە فاکتەرە مرۆیەکانن چالاکیە مرۆیەکانن بەهۆی ئەو تەقینەوە زۆرەی دانیشتوانەوە کە ڕوویدا لە جیهانە و چالاکیە جۆرا و جۆرەکانی یەکێک لە گرنگترین ئەو فاکتەرە مرۆیانە زۆر دەرهاویشتەکردنی گازی دوانەکسیدی کاربۆنە بەڕاستی. بەنسبەت هۆکاری دووەمەوە ئەویشە گەڕێتەوە بۆ زیادبوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان لە جیهانە. خۆتان ئەبینن بەداخەوە لە هەموو جیهانە ژمارەی ئۆتۆمبیلەکان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاترە بێتەوە. هەر هەندێک لە وڵاتە پیشەسازیەکان و هەندێک لە وڵاتە پێشکەوتوەکان تا ڕادەیەک توانیویانە کۆنتترۆڵی ئەم بابەتە بکەن بەڵام بەداخەوە لە عێراق و هەرێمی کوردستان بە هیچ شێوەیە کۆنتترۆل نەکراوە. یعنی بۆ نمونە لە هەرێمی کوردستانە ئێمە 5 ملیۆن دانیشتووی هەرێمی کوردستانمان هەیە زیاتر لە 2 ملیۆن و نیو ئۆتۆمبیل هەیە کە ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر کەشوهەوا دروست کردووە بۆتە هۆی ئەوەی کە دیاردەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا زیاتر دەربکەون و خێراتر دەربکەون. و هەروەها ئەگەر باسی عێراق بکەین بۆ نمونە دانیشتوانی بەغا 10 ملیۆن دانیشتووی هەیە لە بەغایە بەداخەوە ژمارەی ئۆتۆمبیلەکان 5 ملیۆن ئۆتۆمبیلە واتە هەردوو نەفرێک بۆ نمونە ئۆتۆمبیلێکیان بەرەکەوێت لە کاتێکا لە ڕووی زانستیەوە شاری بەغا پێویستی تەنها بە 400,000 ئۆتۆمبیل هەیە. جگە لەوەش لە ڕاستیدا زۆری ڕێژەی ئۆتۆمبیلەکان لە نێو ناوەندەکانی شار و شارەکانە بەو ڕاددە و ڕێژە زۆرەی کە لەو چەند ساڵەی کۆتاییدا هەستمان پێکرد ئەمە بۆ خۆی یەکێکی دیکەیە لە هۆکارە کاریگەرەکان و جگە لەوەش زۆربوونی
چالاکی پیشەسازی زۆربوونی کارگە و کارگە پیشەسازیەکان کە ئەمانش لە پرۆسەی بەرهەمهێناندا ئەو گازانەی کە گازی پیسکردن یان گازی گەرمکەرەوەن دەرهاویشتا دەکەنە نێو هەوای زەویەوە بۆ خۆیان لەو هۆکارە سەرەکیانن کە کاریگەری دیاریان لەسەر هەڵدان و ئەکتیڤترکردنی گۆڕانکاریەکانی ئاو هەوای زەویدا هەبوو. هۆکاری سێهەم ئەگەڕێتەوە بۆ نمونە بۆ لاندفڵەکان یان بە کوردیەپەتیەکەی خۆمان ناوچەی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک ئەمانە هۆکاری سەرەکین بۆ گۆڕانکاریەکانی کەش و هەوا لەگەڵ ئەوەشدا بۆ نمونە لە هەندێ لە وڵاتە پیشەسازیەکان یان لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان بۆ نمونە گرنگیەکی زۆر گەورە ئەدرێتە ئەم بابەتە و توانویانە بابەتی خۆڵ و خاشاک بە شێوەیەکی جوان چارەسەر بکەن بەڵام بەداخەوە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە بە تایبەتی لە عێراق و هەرێمی کوردستان گرنگی بەم بابەتە نەدراوە چونکە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک ئەگەڕێت هۆکاری سەرەکیە بۆ زیادبوونی ڕێژەی گازە گەرمکەرەوەکان بە تایبەتی دووەم ئۆکسیدی کاربۆن و هەروەها گازی میسان کە هەردیگیان هۆکاری سەرەکین بۆ بەرزبوونەوەی پلەی گەرمی لە جیهانە. ئاگرکەوتنەوەکان بڕینی دار و درەختی دارستانەکان بۆ خۆی دارستانەکان وەکو گەنجینەیەکی گەورەی بەرهەمهێنانی یاخود هەڵمژینی گازی CO2 ئەوە کاریگەریەکی دیکە یاخود هۆکارێکی دیکەیە لە سەرهەڵدانی دیاردا یاخود گرفتی گۆڕانەکانی ئاوهەوا جگەلەوە بەکارهێنانی وزە یا ئەو ئەنێرژیانەی کە لە ئێستایە و بە تایبەتی لە دوای شۆڕشی پیشەسازیەوە زۆرترین ئەو وزانەی کە لە بواری بەرهەمهێنانی کارەبا و لە بوارەکانی دیکەدا کەڵکیان لێوەرگیرە وزە با بڵێن ئەو وزانن کە فوسیڵەکانیان پێوترێ بەڕاستی یان خەڵوزی بەردین و نەوت و گازی سروشتی ئەمانش لە کاتی بەرهەمهێناندا بەڕاستی کارەساتێکی زۆر لە نێو هەوای بەرگە گازە ئەخڵقێنن لە ڕاستیدا. هۆکاری چوارەم ئەوش ئەگەڕێتەوە بۆ بوونی پاڵاوگەکانە لە هەموو جیهانە بۆ نمونە پاڵاوگە هەیە و زۆربەی وڵاتانی جیهان کە گرنگیەکی زۆر گەوریان داوە بە پاڵاوگەکان بە شێوەیەکی زانستی دروستەکرێت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان و لە عێراقا بە شێوەیەکی زۆر نازانستی و هەڕەمەکی ئەم پاڵاوگانە دروستەکرێ و هیچ مەرجێکی ژینگەی و زانستیان نییە بۆیە بەداخەوە لە هەرێمی کوردستانە زیاتر لە 200 پاڵاوگەمان هەیە کە خراپترین جۆری بانزین بەرهەمەهێن و هۆکاری سەرەکین بۆ دەرپەڕانی گازە گەرمکەرەوەکان لە هەموو جۆرەکانی و ئەمیش وای کردووە کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە تایبەتی لە هەرێمی کوردستان خێراتر بێت. خاڵێکی دیکە پاڵاوتگەکانی نەوتە بە شێوەیەکی گشتی ئێمە کارگەکان و پرۆسەی بەرهەمهێنانی پیشەسازی بۆ خۆی دەستێکی کاریگەر و کارایی هەبووە لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە تایبەتی پاڵاوتگەکان کە ئێمە ئەزانین ئەو گازانەی کە لە پاڵاوتگەکانەوە دەرهاویشتە دەبنە نێو هەوا گازە مەترسیدارەکانن و گازە گەرمکەرەوەکانن جۆرەها گاز لەوانە CO2وە کاربۆنە ئۆکسیدی نایترۆجینە میسانە بەڕاستی وەگازی کلۆرۆ فلۆرۆ کاربۆنیکە کە ئەمانە لەو گازانن کە ڕێژەکەیان لە بەرگە هەوای زەویا زیادی کردووە و ڕۆڵیان هەبووە لە دروستبوونی گۆڕانکاریەکانی ئاوهەوا بە تایبەتی لە هەرێمی کوردستانە لە ڕاستیدا لەو ساڵانەی کۆتاییدا کارگەکانی یان پاڵاوتگەکانی نەوت یان گازی سروشتی لە ڕاستیدا زۆر زیادیان کرد دەرهێنانیان زیاد بوو بەبێ ڕەچاوکردنی کۆمەڵی بارودۆخی ژینگەیی و دانانی کۆمەڵێ فیلتەر و میکانیزم کە لە ئاستی جیهانیدا لە ڕاستیدا وەکو ڕێگا چارە دەستنیشان کراون بۆ ئەوەی بتواندرێ دەرهاویشتەی ئەو پاڵاوتگانە کەم بکرێتەوە بەڵام لێرە بەڕاستی بە نیگەرانیەوە بەداخەوە ئەوەی کە ئێڵین وەکو پێویست کار لەسەر ئەوە نەکراوە پاڵاوتگەکان بە شێوەیەکی زانستی دەرهێنانی نەوت و کانزاکانی دیکەی زەوی ئەنجام بدەن بۆیە لەگەڵ دەرهێنانی ئەو کانزایانەی ناخی زەوی
بە ڕێژەیەکی زۆر بەڕادەیەکی زۆر دەرهاویشتەی گازە گەرمکەرەوەکان بۆ نێو هەوا ئەنجامەدەن ئەمەشە بێتەوە هۆکارێکی کاریگەر لەسەر هەڵدان و دروستبوونی دیاردەی گۆڕانکاریەکانی کەش و هاوبەرزبوونەوەی پلەکانی گەرما و دروستبوونی دیاردەی قەتیسبوونی گەرمی. بەڵێ خەڵێکی دیکە وەکو هۆکار کە بەڕاستی جێگەی هەڵوێستە لەسەرکردنە و پێویستە باسی لێەوە بکرێ زۆربوونی ژمارە و ڕێژەی دانیشتوانی جیهانە هەڵبەت کەم تا زۆر لە ناوچەیەک بۆ ناوچەیەکی دیکە و کاریگەریەکانیشی بە گوێرەی بارودۆخی سروشتی و هۆشیاری و بارودۆخی کۆمەڵایەتی ناوچەیە بۆ ناوچەیەکی دیکە جیاوازی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو تەقینەوە زۆرەی بەسەر دانیشتوانی جیهانە هات بە تایبەتی لەو ساڵانەی کۆتاییدا کە لە ئێستاە دانیشتوانی جیهان نزیک بۆتەوە لە 8 ملیار بۆ زیاتر ئەمەش بۆ خۆی بە دوای خۆیدا زۆربوونی چالاکی جۆرا و جۆرەکان لەوانە چالاکی کشت و کاڵی چالاکی بەرهەمهێنانی وزە چالاکی پیشەسازی چالاکی ئاژەڵداری هەموو ئەمانە بە دوای خۆیانە ئەبنە کۆمەڵە فاکتەرێکە لەسەر هەڵدان و ئەکتیڤکردنی دیاردەی گۆڕانکاریەکانی کەش و هەوا کاریگەریان هەبووە لەگەڵ ئەوەشدا پرۆسەی کشت و کاڵ بەڕاستی بە شێوازی تەقلیدی و کۆن پرۆسەی ئاژەڵداری هەموو ئەمانە بە کۆمەڵە فاکتەرێکدا ئەندرێن کە ئەتوانین بڵێن لە کاریگەربوونی دیاردەکە کاریگەری دیار و بەرچاویان هەبووە. لەگەڵ هۆکارە مرۆیەکانە هۆکاری سروشتیمان هەیەوەکو پێشتر ئاماژەمان پێکرد هۆکارە سروشتیەکان ڕەنگە کاریگەری ئەو تۆی لەسەر گۆڕانکاریەکانی کەش و هەوا نەبێت ئێمە ئەگەر بەراوردی هۆکارە مرۆیەکان بکەین لەگەڵ هۆکارە سروشتیەکان هۆکارە مرۆیەکان کاریگەری زیاتریان لەسەر گۆڕانکاریەکانی کەش و هەوا و زیاتر ئەبنە هۆکاری ئەوەی کە پلەکانی گەرمی بەرزتر بێتەوە و شێوازی دابارین بگۆڕێ بەڵام هۆکارە سروشتیەکان لەبەر ئەوەی ماوەی چەند ساڵێک بۆ نمونە ڕەنگە 10 ساڵێک 15 ساڵە یان 50 ساڵێک ڕووبدا بۆیە چارەسەرکردنی ئاسانە و هۆکارە سروشتیەکان بۆ نمونە زۆر هۆکارمان هەیە یەکێک لەوانە لافاوێکێک لەمانە بۆ نمونە ڕوودانی بورکانەکانە بوومە لەرزە یەکێکە لە هۆکارە سروشتیەکانە. دیارە هۆکارە سروشتیەکان بە هەمان شێوە فاکتەری کاریگەرن لەسەر گۆڕانکاریەکانی ئاو هەوا بە درێژایی چاخە جیۆلۆجیەکان و بە درێژایی مێژووی زەویش ئەگەر بۆ مێژووی چاخە جیۆلۆجیەکان بگەڕێنەوە چالاکی جیۆلۆجی هۆکارە سروشتیەکان فاکتەری کاریگەر بوون لە زەمەنە کۆنەکانە لە گۆڕانکاریەکانی ئاو هەوادا لە جیاوازی لە ڕەگەزەکانی ئاو هەوادا. لەوانە بەنمونە تەقینەوەی گڕکانە گەورەکان لە ڕاستیدا تەقینەوەی گڕکانە گەورەکان بە فاکتەرێکی کاریگەر و کارای سروشتی ئەژمارەکرێ کە بە درێژایی مێژووی زەوی کاریگەری هەبووە لە دروستبوونی یان گۆڕانکاریەکانی ئاو هەوا لەگەڵ ئەوەشە چالاکیەکانی خۆر و خولانەوەی زەوی بە دەوری لەسەر تەوەرەکەی خۆی بە دەوری خۆردا لە کاتێکەوە بۆ کاتێکی تر دیسانەوە ئەمەش کاریگەری هەبووە لەوەی کە لە ناوچەیەکە پلەکانی گەرما بەرز بۆتەوە توانەوەی سەهۆڵبەندانەکانی لێکەوتۆتەوە. عێراق و هەرێمی کوردستان بەشێکن لەو گۆڕانکاریان کە لە ڕووی زەوی ڕوویداوە بە تایبەتی لە گۆڕانکاریەکانی کەش و هەوا و بەپێی داتاجیهانیەکان عێراق خراپترین 5 وڵاتە لەسەر زەوی لە ڕوبەڕووبوونەوەی گرفتەکانی گۆڕانکاریەکانی کەش و هەوا ئەوش ئەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک بۆ نمونە عێراق زۆرێک لە سەرچاوەکانی ئاوی لەدەستداوە ئیتر ڕەنگە سەرچاوەکانی ئاو بە شێوەیەکی سروشتی لە دەستیدابیان بە شێوەیە کە هۆکارەکەی وڵاتانی تر بێت بۆ نمونە وڵاتی ئێران و تورکیا و سووریا کە ئەمانە بەنداوێکی زۆریان دروست کردووە و کاریگەریان لەسەر ناوچەکە دروست کردووە هەروەها بەداخەوە لە عێراقا کۆمەڵێک دیاردە دەرکەوتووە بۆ نمونەوەکو دیاردەی بە بیابان بوون و دیاردەی وشکە ساڵی و هەروەها شۆرەکات ئەمانە عێراق نەیتوانیوە کێشەکان خۆی چارەسەر بکات یعنی بەپێی داتاکان کە ئێستا کە هەیە ساڵانە عێراق 100,000 زەوی کشت و کاڵی لەدەسەدات بۆ چەند هۆکارێک وەکو بە بیابان بوون وەکو
هۆکاری وشکە ساڵی و هەروەها نەبوونی ئاوی پێویست و هەروەها بڵاوبوونەوەی شۆرەکات ئەمانە هەر هەمووی هۆکاری سەرەکین بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بەداخەوە لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوهەوا زۆرێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان و عێراق ڕوبەڕووی ئەوە بوونەتەوە کە بارانبارین بە شێوەیەکی خراپ ڕوو ئەدات واتە هاوسەنگی بارانبارین لەم ناوچەیە بە تەواوەتی تێکچووە و عێراق نەیتوانیەوە بۆ نمونە ئاو بە شێوەیەکی زانستی بەکاربێنێ بە هەرێمی کوردستانیشەوە بۆی خۆمان لەگەڵ ئەم گۆڕانکاریە بگۆنجێنین و بتوانین هەندێک لە کێشە و گرفتەکانمان چارەسەر بکەین. و کێشە ژینگەیەکانی عێراق کێشەی زۆر گەورن بە تایبەتی ئەوەی لە محافەزەی بەسرە ڕووەدا یەکێکە لە کارەساتە زۆر گەورەکان کە لە جیهانە ڕووەدا و ڕێژەیەکی زۆر لە نەوت دەرەهێنرێ و ڕێژەیەکی زۆر لە گازە گەرمکەرەوەکان دەڕەپەڕێنرێتە بەرگی هەوای بەبێ ئەوەی هیچ چارەسەرێکی بۆ بکرێت بەبێ ئەوەی هیچ پاڵاوگەیەک یان پاڵاوتنێک بۆ ئەو هەوایە بکرێت بەداخەوە ئەمانە هەر هەمووی هۆکاری سەرەکین بۆ تێکچوونی بارودۆخی کەشوهەوا لە هەرێمی کوردستان و عێراقا بۆیە کێشە و گرفتەکان لە عێراق گەر بەراوردی بکەین لەگەڵ وڵاتانی ترا کێشە و گرفتەکانی ئێمە زۆر قوڵترن و پێویستی بە چارەسەرکردن ڕەنگە تا ڕادەیەک هەرێمی کوردستان لە عێراق باشتر بێ. دیارە هەرێمی کوردستان و عێراقیش بە دیاریکراوی من زیاتر ئەمەوێ هەڵوێستە لەسەر هەرێمی کوردستان بکەم لە ڕاستیدا باشووری کوردستان بەرکەوتەیەکی دیار و بەرچاوی لە گۆڕانکاریەکانی ئاو هەوا هەیە بە دەرنیە لە ئەو ئیکۆسیستەمە گشتەی کە بەسەر هەسارەی زەویدا هاتووە بە تایبەتی هەڵکەوتەی ناوچەکە هەرێمی کوردستان کە ئەتوانم بڵێم ئەکەوێتە باکووری ناوچە وشکەکان و نیمچە دوورگەی عەرەبیەوە لە سەروشەوە نزیکە بێتەوە لە ناوچە نیمچە خولگەیەکانەوە کە ئەمانە ئەم ناوچانە بۆ خۆیان لە چالاکی گۆڕانکاریەکانی ئاو هەوا و بەرکەوتەی دیاریان لە گۆڕانکاریەکانی ئاو هەوا هەیە بۆیە هەرێمی کوردستانیش نزیک بوونەوە لە بارودۆخی ئەو بارودۆخە کەشەی کە لە دەوروبەریدا هەیە و بە کۆمەڵە فاکتەری ناوخۆیش کە لە نێوخۆیدا هەیە لەو فاکتەرانەی کە باسمان لێوە کرد لە زۆربوونی ڕێژەی دانیشتوان لە زۆربوونی چالاکیە جۆرا و جۆرەکان زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیلەکان زۆربوونی پاڵاوتگەکان زۆربوونی کارگە پیشە سازیەکان لە ڕاستیدا بە هەدەردانی ئاو سامانی ئاو هەموو ئەمانە بوونەتە هۆی ئەوەی کە گۆڕانکاریەکانی کەش و ئاو هەوا لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی بەرچاو لەو ساڵانەی کۆتاییدا هەستی پێ بکرێ و دەربکەوێ و ماکەکانی کاریگەری لەسەر ئیکۆسیستەم و ژیان و ژیوار و خەڵکیش بەجێ بهێڵێ لە ڕاستیدا ئەوەی کە ئەیبینین ساڵانە دووبارە بوونەوەی لافاوەکانە لە ناوچ جیازەکانی هەرێمی کوردستانە دووبارە بوونەوەی دیاردەی وشکە ساڵیە خۆڵبارینە گەردەلولی خۆڵیە کە ئەمانە بەڕاستی هەمویان یان دیاردەی بە بیابان بوونە لە ڕاستیدا لە بەشەکانی بە تایبەتی باشوور و باشووری ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستان و ناوچانی کە نزیکە بنەوە لە ناوچە بیابانەکان و ناوچە وشکەکانی عێراقەوە دووچاریان ڕوبەڕووی ئەوە بنەوە کە مەترسی بە بیابان بوونیان لەسەر بێ هەموو ئەمانە بە شێوەیەکی بەرچاو لە هەرێمی کوردستانە بەڕاستی سەرڕای ئێمە لە بەرنمەکەیە زۆر جەختمان لەسەر هۆکارەکان کردەوە کە جەختمان لەسەر ئەوە کردەوە کە کێشە و گرفتەکان زۆر گەورن پێویستی بە چارەسەرکردنە بەڵام لەگەڵ ئەوەشدا چارەسەری خێرا هەیە و چارەسەری درێژخاین هەیە بۆیە ئێمە ئەتوانین لەگەڵ ئەم بارودۆخەیە خۆمان بگونجێنین و هەروەها چارەسەری شەیە بۆ ئەوەی لە داهاتووە بتوانین لەگەڵ ئەم گۆڕانکاریە کە لە جیهانە ڕوویدا و خۆمان بگونجێنین. بەڵێ هەڵبەت بە شێوەیەکی گشتی لە دوای ساڵی 1950 لە جیهانە بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان و ئەو راپۆرتانەی کە ڕێکخراوە جوداکانی جیهان ئاماژەیان پێکردووە زۆربوونی گازە گەرمکەرەوەکان لە سەروی هەمویانەوە گازی CO2 لە جیهانە بەڕادەی لە سا 32 لە بەرگە هەوای زەویدا زیادی کردووە کە ئەمەش بەڕاستی ڕێژەیەکی زۆر گەورەیە و مەترسیدارە و پێشبینی ئەکرێ بۆ 100 ساڵی ئایندا بەڕاستی ڕێژەی گازی CO2 و گازەکانی دیکەش بە تایبەتی گازی CO2 لە ناو بەرگە هەوای زەویە بە ڕێژەیەکی زۆر لەوەی کە باسم لێوە کرد بەرز ببێتەوە.